خەڵکێکی زۆر لەوانەیە بڵێ خۆزگایە قیتال و جیهاد نابوو لە ئیسلامە. دەی قیتال و جیهاد نەماوەیە سەحالیان لە وڵاتی مسلمانانە چی ناکرێ بە مسلمانان، چیان پێ ناکرێ لە ڕووی دینیانەوە، لە ڕووی ئەخلاقیانەوە، لە ڕووی ئابووریانەوە، لە ڕووی ڕۆح و ژیانیشیانەوە. چ شتێکی مسلمانان پارێزراوە؟ کاتێککە مسلمان تەعەدا ئەکرایە سەر و وەڵامیەدایە و قبوڵی تەعەدای ناکرد، کەس جورئەتی نەبوو دەستی بۆ بەرێ. بەڵام کە وەڵامی نەدایە و دانیشت، ئیتر هەموو کەسە پێی فێر بووە. بڕۆ تەماشاکە بوزی هەڵەسێ لێتە کوژێ، کەس نییە بێتە جواب. هیندۆسە هەڵەسێ لێتە کوژێ، کەس نییە بێتە جواب. یەهودیە هەڵەسێ لێتە کوژێ، کەس نییە. نەسڕانیە کەس نییە، مەجووسیە کەس نییە، موشریکە کەس نییە، عەلمانیە کەس نییە، دیموکراسی خوازە کەس نییە. هەمووی کوژێ، شوعیە، کۆمۆنیستە، هەمووی لێدە بگرێ بکوژە لە مسلمان و کەس نییە قسە بکە. وعسى أن تحبوا شيئا وهو شر لكم. هەستان لە دانیشتنە، بەڵام خراپە بۆتان. کەیەوە دانیشتونەوان بە پێوە، ئەوەشی بە پێوەیە دڵنی دلێرترە و هێزیشی سوارترە. ئێوەتان خۆشویست داوەتانێ ئەو هەموو زەرر و زیانەی هەیە بۆتان. هیچ کەسێک لە وڵاتانەیە ئەمین نییە لە ماڵ و مناڵی خۆی، لە کچوژنی خۆی. و حاڵی کچوژنەکانیش بە جوانی ئەگەرەتانەوە ببین لە مۆبایلەکانیان تایەتی، لە مۆبایلەکانیان تایەتی، دەستی کوێوە بگرن نەزان چی تایە، وەزان بەکوێ گەشتوین. هەر هەموویە گەڕێتەوە بۆ سەر شۆڕکردن و دانیشتن و قبوڵکردنی زەلیلی، هەمووی بۆ ئاگەڕێتەوە. والله يعلم وأنتم لا تعلمون.